بابەتێک کە پەیوەندی بەو کەسانەوە هەیە ئیش و کارێکیان هەیە بەتایبەت ئەگەر لە سەرەتای ئیشەکەیان و بەتەمان لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە سەرنجی کڕیار بۆ لای ئیشەکەی خۆیان ڕابکێشن. ئێوە ئەگەر تاکو ئێستا هەنگاوێکتان ناوە هەنگاوەکانتان بە چ شێوەیە بووە؟ ئایا توانیوتانە بەباشی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان سوود بۆ ئەم ئامانجەواتە بۆ بازاڕکردن و دۆزینەوەی ئەڵبەت بازاڕ بۆ بەرهەمەکانی خۆتان بدۆزنەوە؟ چۆن ئەتوانن پۆستا بنێن، چۆن ئەتوانن وا بکەن پۆستەکەتان ڤیوێرێکی باشتری هەبێت، لایکی باشتری بۆ بێت، تا چەند لەسەر ئەمانە زانیاریتان هەیە؟ ئەگەر هەتاکو ئێستا نەتانتوانیوە لەم ڕێگەیە هەنگاوی باش بنێن لەگەڵ ئەم بەشەی بەرنامەکەی ئێمە بن، چونکە ئەمانوێت بە میواندارەتی زۆر بەڕێز شکار ڕەزا دیزاینەری بە بازاڕکردن لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا لەسەر ئەم بابەتە بە گەرمی و گوڕی بدوێن. کاک شکار سڵاو لێبێت، زۆر بەخێر بیت. کاک شکار هەر با لەمەوە دەست پێ بکەین. بۆ نمونە من کەسێکم ئیش و کارێکم هەیە، تازە پەیجێکم کردوێتەوە، ئەمەوێت ئەم پەیجەم بخەمە خزمەتی ئیش و کارەکەم، لە چیوە دەست پێ بکەم، بناغە چۆن بنێم؟ باش بانیتان باش بۆمەوەرە گرنگە. ئێمە پلانی تەسویقکردن زۆر باس کراوە لێ، بەڵام ئەساسێ دەوەی تۆ چۆن بە استراتیجێتێکی باشەوانە تۆ بێ کاری لەسەر بکەیت. سۆشیال میدیا سایشێ بۆ لەو ئەمڕازانە کێسە هەمومان بەکارێنی، جاخۆ شخصی بێ، ئەوەی بزنسێکی بچکۆ لێ بێ، خاوەن کۆمپانیای بێ، کەسێکی سیاسی بێ، پامێکیە هونەرمەند دەبێ، هەر کەسەوە بەو پامی کە خۆیە بێ. باشە سۆشیال میدیا سا زۆر فراوانە و خزمەت گوزاریەکانیشی یەجگار بەردەستێ ئێستا، بە تایبەت لە فەیسبوک، لە ئینستاگرام، لە سناپچات، تیکتۆک، یوتیوب، هەموو خزمەت گوزارەکان بۆی تۆ بناسی بە زەمانێکی کورد بیتە ناو بازاڕەوانەیە هەمووی بۆ دابین کردی. جاری جاران تەنها شەریکاتە گەورەکان بۆیان هەبوو ئیشی ڕیکلام بکەم بۆ لەبەروی تێچوویکی زۆری تێچوو، لەوانەیە کەسێک نەیتوانای یشێکی پرۆدەکشن بکە دواتر لە کەناڵەکە بڵای کاتە بۆ ئەمە تەکالیف بوو. بەڵام ئێستا ئەوەی خاوەنی بزنسێکی بچکۆلێگە بزنسەکەشی بای $1000 بێ، ئەتوانێت منافەسەیەکی لە سۆشیال میدیا، ئەتوانێت منافەسەی شەریکە گەورەکان کە لە ڕێگەی سپۆنسەرەوانێت، لە ڕێگەی پرۆمۆتەوانێت. باشە ئێمە خزمەت گوزاری سپۆنسەر تۆ بتوانی بۆی پەیجێک دێ بە فعال بێ. زۆربەی کەسمان ئێستا لە ڕێگەی ئۆنلاینەوە ینی لە ماڵەوە دانیشتووە بزنسێکی هەیە، سپۆنسەری و بابەت و کاڵانەی خۆیەکات و ئۆتۆماتیکیان خزمەت گوزاری گەیاندنیش هەر خۆیەتی، وایە کە تۆ بزنسێکی بۆ خۆی دروست کردووە. هەیە لەم بزنسۆ ئێستا بۆ نمونە کۆمپانیای هەیە، دووسێ شۆڕومی هەیە فراوان بۆ. باشە بۆیە لا بزاد ئێمە لە باسی عێراقین و بزات هەرێمی کوردستان ئێمە دووسێ پلاتفۆرم هەیە کە خەڵکی تر زۆر ئیتیمامی پیاوە بۆ بابەتی تەسویقکردن. یەکێکیان فەیسبووکە و دومیشیان ئینستاگرامە. تازە هەندێک بۆ شەریکاتی ترمان هەیە لە ڕێگەی سناپچاتەوە یاخود لە ڕێگەی تیکتۆکەوانەیە کە ئەمانە و بزاد یوتیوبیش ئەمانە ئەم خزمەت گوزارانن کە ئێستا لە عێراقە بەردەستە بۆ بابەتی سپۆنسەر، تەنها تیکتۆک نەبێت کە هەندێک جا کێشەی تیا، بەڵام ئەوانەی تر هەموو خزمەت گوزارەکان ئێستا لە عێراقە بەردەستە. بۆیە توانی بە $1 زۆرترین کەس بیبینێ. باشە هەمیشە تۆ ئەگەر بتەوێت پەیجەکە چالاک بێت حتممە سپۆنسەری بۆ بکەی، یان خۆت بە پۆستانانی باش لە کاتی باش بە پۆستێکی بەقووەت و بەهێز ئەتوانی دەرەقەتی سپۆنسەرەکەش پێیج بە تاقی تەنیا ئێستا ناتوانانی ئیشی لەسەرکە. یعنی من بۆ نە پەیجێکمەیە 20کەیە، 30کەیە، 40کەیە، 100کەیە. باشە پۆستێک بڵاوکەیتەوە جاری وایە ئێمە بە حکمی لەناو بیشەکان و کۆمەڵە شەریکات بۆنە کاریان بۆکەی جاریەوە 200کەی هەیە، سێرەکی پۆستێ بڵاوە کاتەوانێت 20 کەس لایکی نەکردووە، 2000 ڕیچی نییە. بۆ لەبەر شەریکە خۆی وا لێکە کە تۆ تەشجابی پارە سەرفکەی سپۆنسەرێک ناچاتەکە بێت تۆ بودجەیەک جگەل لەوەی کە تۆ بودجەیەک تەرخام بکەی بۆی کە ئەم شەریکات ئێستا تۆ گەدیقەت بی زۆربەی شەریکاتەکان چۆن مۆزەفی کارگێڕیانەیە، مۆزەفی بۆ نمونە شۆفێریانەیە یاخود هەشتێکیان ئێستا کارمەندی سۆشیال میدیانەیە. بۆی بۆ بە بەشێک لە ناو شەریکاتەکان بەشێک بۆ لە شوێنە هەندێکە لە ڕێگەی ئینهاوس و کاتە خۆی کە هەندێکیشیان تەسلیمی کۆمەڵە شەریکاتی کە تۆ مانجی بۆکە بۆی بەڕێوە بە. بۆیە ئەساس دەبێت تۆ سپۆنسەری بکەیت. سپۆنسەرینەکەی لە ئێستاە بۆ 4-5 ساڵ لەم و پێش بە $1 بۆ سپۆنسەری دەکرد 5,000-6,000 کەس دەیبینی. ئێستا لەوانەیە 500 کەس نەیبینێ. بۆی دیت سیستمەکە وای لێ هاتووە بێت تۆ پارە سەرفکەی، منافەسەکە زۆر بووە. تۆ دیقەت بێ ئێستا تۆ سێری واڵەکەی خۆت کە ئەڕۆی ئەم هەموو شەریکاتیانێ بەرچاوت، ئەم هەموو سپۆنسەریتی ئەمە چی هەمیر لە ڕێگەی سەرفکردنی پارەوە بێ بودجە دەبێ ئەنجا تۆ ئەتوانی بگەی بۆ تارگێتی کە تۆ مەبەستە. زۆر باشە. کەواتە کە باسی ئەم پەیجانە ئەکەین زۆرینەیە زۆر کەس هەیە لە ماڵەکەی خۆیەوە توانێت بزنسێکی باش بکە، بەڵام پرسیارەکە ئەوەیە ئایا هەموو کەسێتوانێت بێ بە خاوەنی پەیج؟ ئەمە پرسیارە بۆ لەبەرەوەی زۆر جار ئەو پەیجانەی کە زۆر
خەڵک ئەیبینێ لەو کەسێکی لەوانەیە بەناوبانگ بێ لە بوارێک لە بوارەکانە ئیشێکەکە و کەسێک بێ دەرکەوتوو بێت و خەڵک بیناسێ لە ڕێگەیەوە کە بتوانێت بە شێوەیەکی باش زۆرترین بینەری هەبێ کەواتە چەند گرنگە ئێمە بەردەوام بتوانین لە ڕێگەی پیجەکانەوە ئەو ڕیکلامانەی کاکرێ زۆر جار هەیە ئەو ڕیکلامانەی کاکرێ دوجار وانە ئەڵێ هەموو ئەم پێداویستی و کاڵانەی کە تۆ ئەتەوێ ئەتوانین بۆ بخینە بەردەست بەس دوجار کە سێرەکەی وانە کاڵەکان تا چەند هەوڵ بدرێ بە شێوازێ لە شێوازەکان پیجەکان بەڕێوە بدرێ کە بەباشی بزنسی تیا بکرێ ینی وردە وردە تۆ پەلت نەبێتەوە زۆر کەسەیە کەس نایناسێ $100 $50 بەڵام هیچ کاتێ زیانناکە ئەمە بۆچی ئەگەڕێتەوە بەتاکید وای هەموو کەسێک ناکرێت لە ماڵی خۆی دابنیشێت و ئیشی بزنسکا بە لە ڕێگەی ئۆنلاین و بڵێ من نەجاحەتێنەوە بگرێت لە ئێستاە زۆر کەسێ فەشەلی هێناوە بۆ لەبەروی هاتووە لە ڕێگەی ئۆنلاینەوە بابەتی کۆزمەتی گەفرۆشی ئەم کۆزمەتیکاڵی ئۆرجیناڵە ڤیدۆی فێکی هێناوە بڵاویەکات و قەنەعە بە تۆکە بەڵام کە تۆ ئۆردەرێک یێگا بەدەست هەرەوەی پێ بفرۆشت سێرەی بابەتەکە وانە نا بۆ نمونە بەڵام بە پێچوانەش و هەندێک کەس هەیە بە هەمان ینی لەوە دەستی پێ کردو ئێستا بزنسێکی خۆی و مزداقەتی پیا کردووە هەندێک کەسێ مەشهورە لە ڕێگەی پیجەکەی خۆیەوانە فەنانێک بێ پێشکەشکارێک بێ پابلیک فیگەرە بێ هەر کەسێکی تر بێت زۆرترین داهاتی ئێستا هەیە ئێمە خەڵکە ناسین ینی لە کوردستانە مانگی $5,000-6,000 لە ماڵ و داهاتێتی و لە ڕێگەی چیۆکۆمەڵە شەریکاتە بەرهەمەکانی بۆ نێرە لە بەیانی بۆ نمونە لە کاتی چوونە دەرەوە ڕکلامێکی بەرهەمەکەم بۆ بکات بە ئەنوا ڕێگا هەیە ینی هەیە ئێستا فعلا داهاتێتی زۆربەی هونەرمەندەکانی جیهان شەرقڵە ئەوسەد یاریزاد ئەمانە هەمووی زۆتری داهاتیان ئێستا سۆشیال میدیایە ینی پۆستێک بڵاوکە دەسێرەی 4-5 میلیۆن لایکی بوات و ئێمە خودی شەریکە داهاتی ئاهاتێ ینی نسبەتی لەسەرە چەند لایکت هەبێت چەند ڕیشت هەبێت داهات وەرەی کاشباکە وەریەگریتەوانێ بۆیە مەرج نییە هەموو کەسێک کە لە ڕێگەی پیجێک دابنێ بۆ خۆی بڵم پیجەکەم 100کەی هەیە تاوا من بزنسێکی سەرکەوتومێنا هەیە بە 2000 دەست پێکا سێرەکە جمهورێکی زۆر باشی بۆ خۆی پایکتۆ کڕیارێکی زۆر باشی بۆ خۆی پایکت بۆ لەبەری لەسەر ئەساسی مزداقێ دەڕوە لەسەر ئەساسی ڕازگۆیە کاڵاکانی فەیک نییە ئیش بۆ ئەمڕۆ ناکە لەوان ئیش بۆ داهاتوو بکە بۆیە ئەبێ بزانی چۆن تەعاملی لەگەڵا بکەیت مۆزوع سیاسەتی سۆشیال میدیا یعنی کە تۆ بیت تەسویقی تیا بکەی هەندێک وردەکاری زۆر هەیە تۆ توانی بدە لە چی کاتێکا من پۆستەکەم بکەم ئەو دیزاینی کە من ئەیکەم تا چەنە خزمەت دەگەێنە بە کڕیارەکان چانە قەنەعەتی پێکەم ئەو کاپشنەی کە من بۆی نووسم ئەو دیتەڵی کە من بۆی نووسم چی بێ زۆربەی کار لەبەر ئێمە لە سنووری هەرێمی کوردستان قومیاتی تر یان نەتەوەی تر تیاژی زۆزە ضرورە بە زمانەکانی ترە بێ ئێستا هەندێک کەس هەیە لێرەوە ئیشەکە بۆ مەنتیقەی جنوب ینی بۆ بەسڕەوە بۆ بەغاو ئیشەکان دەگوازێتەوە بۆیە سپۆنسەرات لێوە لێ بە زمانی لێ هەموو شتەکانی زمانەکانەکە بە عەرەبی بۆ ئەو ئیشی بۆ تەسویقی ئێوەیە یانی ئێستا سۆشیال میدیاوای لێ هاتووە تۆ لە هەر وڵاتێکی تر بتەوێ سپۆنسەرێکی کاڵاکەی خۆت بگەێنی بە کلیکێکە دیزانێکەکەیت و پۆستەکەیت و سپۆنسەرێکی لێت ئەوەی کە تۆ ئەتەوێتی پێویست نەبە کارمەندەکە بە شتە ناگەت تەنا پەیوەندیەکە و خزمەتگوزارێکی گەاندنە تۆ بۆ وێنێری شتەکان زۆر ئاسان بۆ لێ بەڕاستی وای لە هاتووە جا کاکشکار ئێستا با باسێکی ئەوە بکەین جەنابەت باست کردوتە تۆ ئەبێت سپۆنسەر بکەیت لەگەڵ سپۆنسەرە ئێستا با بڵێن تۆ ئەتوانی لەسەر ناوەڕۆکی ئەو پۆستانەش کار بکەیت ئەوەی کە کەپشەنەکە چی بنووسیت ئایا هاشتاگی پێویستە لە کەیەکە دای بەزێنین ماوەی ڤیددیۆکانت ئەگەر ڤیددیۆدا ئەنەی چۆن بێ ئەگەر وێنە و فۆتۆیە چۆن بێ با لەسەر ئەمانش زانیاری جەنابەت پێشکەش بەسەر بابەتی سپۆنسەری کە تۆ بابەتێک کە ئەتێ بوتسی کێواتە سپۆنسەریکی تۆ بێ ینی بێ کۆمەڵە وردەکاری یەکەم شت بۆ نمونە پێ دەڵێ ئەم بوتسە تۆ تێ بۆ زیادکردنی لایک بێ یاخود زۆترین مەسەج بێ ئەگەر ڤیددیۆ بێ زۆترین کەس گێت مۆر ڤیددیۆ بێ زۆترین کەس ببینێ یا زۆترین کەس بۆ نمونە ئۆتۆماتیکی بێواتە بە شێوەیەکی گشتگیر بڵاو بێتەوانێ کۆمەڵێ لە بابەتی سپۆنسەرە کۆمەڵێک ینی خزمەتگوزاری زۆر باشی بۆ دانای تەمەنەکە لە چەنە بۆ چەنە بێ سا لە عێراق ینی ئەبێ لە خوار هەژدۆ قوبوڵ نییە بێ لە سەر و هەژدۆ بێت تا تەمەنی 6 ساڵی تیادی باشە تارگێتەکانە بۆچێ بۆ من بابەتێکی کۆزمەتیکە تارگێتەکان پێویست ناگە خودی کۆمپانیایکی وە بەرهێنان تارگێتکەم ئەمێ و کەسانە تارگێتکەم بۆ بزات خانمان بێت تارگێت یەکەم تەمەنەکەی لەو نەبوو نەبێ لۆکیشنەکە و کوێ بێ لۆکیشنەکە تۆ تهدیدیەکەی باشات
زۆنی سلەیمانی هەبێ زائیدەن ئینترێستەکانت ینی کە تۆ ئەوەی کەمە بەستە ینی هەدەفەکانت بگا و ئەو بودجەی کە تۆ بۆی تەرخانەکەی لە دۆلارێکەوە تا 1000 دلار تا 10,000 دلار ڕێگە پێدراوی بەڵام تۆ بێ پلانێکت هەبێ بۆ نمونە تۆ ئەگەر گریمان بە حەڵ ڕۆژ بێ ئەکرێ بڵێ 15 تا 20 دلاری بۆ تەرخانەکەم ئەگەس لۆکیشنەکە و بە سلەیمانی بێ بەڵام ئەگەر هەولێری تێکەوە منطقەی جنوبی تا بێ بە بودجەکە و زیاب بکەی باشە سپۆنسەراتی عادەتەن ئیتر کە تۆ سپۆنسەرێکی مودەی 24 ساعاتە کە تۆڵێ حەڵ ڕۆژە ببی ئەم حەڵ ڕۆژە بە معدلی تەداولەکە ئەڕواوی زۆرترین خەڵک ئەیبینێ بۆیە ئەمانە تەسیری خۆی زۆر بێیانێ بێ بەم پلانی ئیشکەی کاکشکار مادەم جەنابە زۆر تیشکە خێتە سەر سپۆنسەر هەنێک لە کەسەکان ناوێرن سپۆنسەر بکەن ئەڵێن پیجەکەم ڕادێت فترەیەکە ئەوەستم سپۆنسەری بۆ ناکەم ئەویش لە چالاکی ئەکەوێت ئەم با بڵێن ڕاهاتنی ئەو تۆڕە کۆمەڵایەتیانە بە سپۆنسەرکردن بەڕاستی وانە کە ئیتر تۆ ناچارەکان لەوەش بێکە بوەستی بڵێتر تا چەند ئەمە شوێن هەیە بۆن و پێش ساڵەوە پێش پۆستمان بۆنە پۆست کراوە بووی 10 دلاری بۆ سەرف کراوە ینی خۆی فەیسبوک بۆ تهدیدەکەڵم 10 دلارە زۆر باشە تارگێتەکە باشە ئێستا 10 دلاری تەڵێ تارگێتەکە و باش نییە زیایکە بۆ لەبەر پێشتر ینی ئەمە ئیشی لەسەر کراوە ینی ئەم پیجە بۆ نمونە لە سیستەمە لە خودی شەریکە ئەزانێ ئەمە چەندی تا سەرف کراوە ینی ئەڵە تارگێتەکە و بەرزکەەوە جاری زۆر کەس ناوێت ئەخەگە تۆ بیت سوۆشال میدیا تۆ بزنسەکەت کرد ئەبێ پارە سەرفکەی ینی ناکرێ من پیجەکەمە بە بیسکەی هەبێ لەوانێ پۆستە بڵاوکەم بەس کە سوکار و خزم و ڕەفیق و ئەمانە ینی لایکی بکە نابێت تۆ ینی خو یەکێکە لەو خزمەت گوزارانەی کە ئێستا هەموو ینی سوۆشال میدیا تۆڕەکانی سوۆشال میدیاکە ئێتیمان پێم بابەتی بووسە بۆ هەم داهاتێکە بە خودی شەریکەکە و هەم تۆ دەتوانی منافەسەی بەرامبەرەکەتی پێ بکەیت ناکرێت بەرامبەرەکەش سپۆنسەری نەکات تۆ سپۆنسەری نەکات هەردووتان منافەسی یەکتر بن نا ئەبێ کەسێک لە کەسێک باشتر بێ کەسێک لە ڕووی مادەوە باشتر بێت لە ڕووی تارگێتی خۆی باشتر بێت پلانی خۆی باشتر بۆیە سپۆنسەرەکە منافەسەکە دروستەکە ئێستا شوێن هەبووە دوکانێکی زۆر بچکۆلی هەبێ ینی لە ڕۆژێکا 500 دلار لە 24 ساعتە سەرفەکە بۆ ئەڵە هەبووی بازاری منافەسەکەم بشێنم و ئەمە کاڵاکی خۆشم ساکەموانێ ئەین سێری ئەو بودجەیە کە تەرخانی کردوی گوێی لەوە نییە سەرمایەکی بۆ بگەڕێت و یاخود نەگەڕێت ئەڵە نامل ئێستا ئەمێ براندەکەم بناسرێت دواتر من کە براندەکە ناسە دوای خۆی بازار دروستەکە زۆر باشە کەواتە با باسی کێشکەی بەدەر لە سپۆنسەر باسێکی جۆری پۆستەکە بکەیت تۆ چ شتێک پۆستەکەی تا خەڵک بیبینێ زۆر جارەوەی زۆر کەس پۆستێکە کا لە پیجەکەی خۆی لەوانێ پارەشی لێنێ بەڵام زۆرترین بینەری هەیە ئەزانێت لە چ کاتێکا و لە چ وەختێکە ئەم پۆستاکە بۆی کە بتوانێت کاریگەری خۆی بەجێ بێڵێ بەدەر لەوەی کە سپۆنسەرکەی ئەمە تا چەند کاریگەری هەیە لەسەر ئەوەی کە پیجەکەی ئەکتیو بێت و زۆرترین کەسیش بێت بەتەکیت کاریگەری هەیە سا بۆنە کە تۆ خودی کۆمپانیایەک ناوێکی هەیە باش ئەم کۆمپانیایەت کۆمەڵە کاڵای هەیە کۆمەڵە بەرهەمیە جگە لەم کاڵانی خۆی ناتوانێت پۆستی هیچ شتێکی تر بکە باشە پۆستی هیچ بەرهەمێکی تر بکە بۆ لەبەروی ئەم پیجە سەیانی وەکو چۆن بۆ نمونە مؤسسەیەکی ئەلامی ناوێکی ڕسمی خۆیە پیجیش بە هەماشەوەیە چەناڵێکی ڕسمی خودی و کۆمپانیایە چەناڵێکی ڕسمی خودی و کەسەیە جاری وەک کۆمپانیایەک پۆستێک دانێ بزنسە ینی تەرویج بۆ خۆیەکە عەرزی هەیە ئۆفەراتی هەیە سەرێکی زۆرترین هینی هەیە زۆرترین لایکی هەیە زۆرترین کۆمنتی هەیە و بزاد ئێستا ینی زۆربەی شوێنەکانڵە زۆرترین تاک بکە زۆرترین هاوڕێت ئەم پۆستە شیر بکە ئەویتە براوی خەڵاتەکەمە بۆ چییە تەنها بۆ ئەوی زۆرترین لایکی بۆ بڕوە و زۆرترین کۆمنتیشی بۆ بڕوە ینی شوێن هەبووە ئۆفەری ئالان کراوە بۆی فی سەبیلیەوەی خەڵاتەکەی بۆ دەرچۆ 3500 مێنشنی هاوڕێی کردووە 3500 تۆگە بۆ کات بگەڕێتەوە 6 ساعت لەسەر خەت بوو فی سەبیلێ بگا بە تارگێتی خۆی ئەمە زۆر میمە ئەتوانی لەو ڕێگەیەوانێ بەڵام وەکو سپۆنسەرەکە نییە تۆ دوو ڕێگە هەیە کە ئەتوانی زۆرترین لایک و کۆمە یەکی ئەوە ئینڤایتی هاوڕێکانت کەی بۆ نمونە ئینڤایتەکەی بۆ پۆستەکە ئەتوانی کۆمنت بی لایک بی یاخود بابەتی تاگە لە کۆمنتەکە ینی بۆنە کەسێک گەڵە زۆرترین تا هاوڕێکە و تا بکە ئەبیتە خاوەنی موبایلێک یاخود ئەم بابەتی هەر ئۆفەراتێکی تر بێت ئەمە چیەکە ئەمە ڕێگەیەکە بۆی تۆ زۆرترین جمهور بۆ خۆت کۆکەیت ئەگەر ڕێگەی سپۆنسەری نەکەی زۆر کاکشکار پرسیاری ئەوواکرێ ئەو کەسانی کە پێیشانەیە بۆ نمونە کاڵایەک ئەخاتە ڕوو یا خۆی کاڵایەک پۆستەکات زۆر جار ئەم کاڵایە پرسیاری لەسەر دروستە بێت بۆ نموناڵێ ئۆتۆمبیلەکە پیجەکە ئەم کەسێ بزان نرخەکەی چەنە و ناوەڕووکەکەی بزانێت چییە چی نییە نامەیەکە نێرێ جوابی نامەکەی نادرێتەوە ئەمە کاریگەریە بێ لەسەر و پیجەکە ئەکتیڤێتی کەم کاتەوە بەڵام ئەگەر جوابانەوە هەبوو بە شوێ لە شێوەکان ئەمەوە ناکە کە زیاتر کە جارێکی تر پۆستێکی کرد خەڵک زیاتر بچێت بەرەو ڕیپۆستەکەی
بەتەکیید یەکشت هەیە لە فەیسبووکڵێ ریسپۆنسبلی واتە ئەو کەسا و پەیجانی کە بەس کەمترین کات جوابی کڕیارەکانیایەتەوە خۆی پێ دەڵێڵم پێیجێکی ینی چۆنەڵێ وەکو ترافی گڵۆپی سوورە زەردە سەوزە سەوزتایەتێڵەمە لە جوابانەوە زۆر باشە بەتەیکی دوایە سامە بۆ نمونە جاری جانان بۆنە کەسێک خەڵاتێکی دانە کەسێک بێگو نرخی ئەمە چەندێک قەت لە کۆمنتان نرخ ئێستا نانووسێ بۆی ئەوەی دوای خۆی بە هەمان شوە پرسیار کاتەوانێ ریپلەیەکی ئەکرێ ئەڵێ سلااو بەڕێ بەنامەی تایبەت وەڵام درێتەوە دوای بەنامەی تایبەت وەڵامە درێتەوە بۆ خودی شەریکاتەکان خودی کە خاوەنی بزنزە ناوێ وەڵامەکە ئۆتۆم یا بە ئاسانی بخاتە ناو پۆستەکەوانێ بۆیە زۆرترین کەس پرسیار بکە ئەنی هەمومان خۆتان نزانی کاڵایەکە من حەزەکەم فعلەن ئەمە بزانم نرخی چەندێ وایە بەس لەوانێ لەبەر ڕەفیقەکەم لەبەر ئەم لام ئەو لام ڕوونێ لە کۆمنتا بنووسم نرخی چەندێ مەجبورم بە نامەیەکی تایبەت بۆی بنێرم نامە تایبەتەکە ئێستا پێ دڵم زۆربەی شەریکات ئێستا کارمەدی تایبەتی خۆی هەیە ینی کارمەدی دانا بۆ ئیشە گە خۆشی نابێت تەسمی شەریکاتی تری کتۆ بۆیەکە بۆیە تا ڕادێکی کەم کاریگەری خراپێ بێ لەسەرەوەگە تۆ بە دڕەنگی جوابی بیتەوە چکۆ لە نەتیجاوی ئیشی پێویستی بەو کاڵایە مەجبورە چاوەڕی وەڵام بکە زۆر باش جا ئێستا بە بەردەوامی ئەبینین ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە وا ئەکەن کە مەجال و هەل ئەڕەخسێنن بۆ بەکارهێنەرەکانیان ئەوانەی کە بە تایبەت پەیجیانەیە بۆی کە ئەوانش تا ڕادێ ئاسانکاریان بۆ بکرێت جارە بڵند دڵمان خۆشە ئەوە یارمەتیان دراوین بابێنە سەرەوەی کە ئێستا بۆ نمونە ئەوترێت بابەتی ڕێڵ زۆر گەرمە لە ئینستاگرام یاخود بۆ نمونە ئەوەی کە هاشتاگ بە بەردەوامی هەرباسی لێکرێت ئەمڕۆ بەیانی لەگەڵ هاوڕێیانە موناقشێکی گرمان بوو لەسەرەوەی کە یاوت هاشتاگ ئێستاش هەر ئەتوانێت کاریگەری باش بەجێ بهێڵە با لەسەر ئەم بابەتانش قسە بکەین کە تۆ چۆن نەتوانیت پۆستەکە دوا بکەیت کە باشتر نمایش بکرێت ریلز تقریبا لە 2020 یەکەم جار لە تۆڕی ئینستاگرامە دروست بوو باشە ئێستا فەیسبووکیش بە هەمان شێوە ڕیلی هەیە تیکتۆکیش هەیەی هەموو سناپچات هەمووی ئەمەی ڕیلیە ڕیل بۆ ڕیل بە زەمانێکی کورت لە خلالی 15 چرکە یاخود زیاتر تۆگەی بۆ هەدەفەی کە پێویستە پێێتی باشە ینی ڕیل ئێستا مؤسساتی گەورەی ئەلامی لە هەرێمی کوردستان ئێستا پەنای لە هەموو شتێک وازی هێنا خۆی یاوەتە بابەتی ڕیل بۆ ڕیلەکە تۆ لە یەک دقەیە ینی مشتی ئینسان و وای پێخۆشە لە زەمێنێکی کورتە ئەوەی کە بیوێ پێ بگە ڕیلەکە لە 15 چرکە سێرەکە چێتە سەر بابەتی خواردەمەنی و ڕێک چۆن دروستیەکە ئەگەی بە نەتیجە ئەچێتە سا معاملێکی دروستکردنی ئۆتۆمبیل سێرەکە 15 چرکە نەتیجەیەشی هاتێ یعنی هەموو شتەکان لە خلالی 15 چرکەیە تۆ نەتیجەکەی دایاتێ بۆیە ئێستا ڕیل باشترین ینی ڕێگەیە لە سوۆشیال میدیا کە بەکاری بێ اینجا خودێکی کەسێکی شخصی بێ یاخود کۆمپانیا بێ یاخود هەر بابەتێکی تر بێ ینی ئێستا ژێمە تااقەتمان نییە دانیشی بەدیار ڕیکلامێکی یەک دقەیەوە بەڵام لە 15 چرکەیە تۆ ئایتمەکە پێپشانە و پامەکەشی پێپشانێت تا کەمتر بێ باشتر هەتا کەمتر بێ باشتر خۆی ڕیل 15 چرکەی بۆ دانایی ئەنجا ڕیل ئێستا بۆ نمونە کە تۆ ڕیلەکەکی کۆمەڵی ئاسانکاری بۆ کوردی بۆ کۆمەڵی میوزیکێ ترێندی هەفتانەیە مانگانەیە ئەوی کە خۆمانی بیستی ینی هونەرمەندێکە لە ئەوروپا گۆرانەی گەڵێ سێرەکەم هەفتێ بۆ بەترێن تۆ توانی میوزیکە بەکاربێنی کۆمەڵە فلتراتە توانی بەکاربێنی تایتڵە توانی بینوسی یعنی هەموو شتێکی بۆ دەستەبەر کردی ئەوەی لەسەر تۆ بەس ڕیکۆردەکەکەی ڕیکۆردەکە فەنی ئەو ڕیکۆردی کە تۆیکە یاخۆدا ئایتمە بیت بۆ نمونە جاری وایە تۆ ڕیلێکەکەی یعنی لە 24 ساعتاگاتە دەکەی دوانزەکەی بە سپۆنسەری جارێ بە 20 دلار ژێونە ناگا بۆیە ئێستا لێ ئێستا خزمەت گوزاری ڕیل هەم لە فەیسبووکە هەم لە ئینستا هەم لە سناپال هەم لە تیکتۆک ئەمانە زۆر کاریگەری زۆر باشی هەیە ینی خەڵکی ئێستا گەیشتۆتە ئەوەی کە ڕیل زۆرترین ینی کاریگەری هەیە ئەنجا ڕیل هەیە ئێستا 250 کێ ڕۆشتووە ینی بێوی خاوەنەکەیان ئاگای لێبێ ینی میوزیکێکی ترێن دانی سێرەکە و میوزیکە پێی خۆشە وەکو ترانزیشن وەکو ئیفێکت بەکارێنە لەگەڵ ڤیدۆکە بۆ ئێسایەکێکە لەو شتانی کە باوە لە سوۆشیال میدیا بابەتی خۆی زۆر کاتیشە بێتە چرکە بە تایبەتی لە وڵاتەکان یانی ئێستا ئەگەر باسێکی تیکتۆک بکەین کابینی خەڵکی وای لێ هاتووە تەنانەت لە ترافیک لای تاوە سێ دقەیەکە سێرێکە کابزانن چی شتێکی تازە چکە شتەکان کورتە و کۆمەڵەشتی کەشدا ئەنرێ ینی ئەگەر بیبەسینەوە بە بابەتێکەوە لە ماوەی ڕابردووە کە مۆندیال بەڕێوە چوو ینی ئەمان بینیم هەر لە دەستپێکی مۆندیالەوە گۆرانی بێژێکی BTS هاتە ناو یاریگاکەوە هەموو تیکتۆک بوو بەوە هەموو چرکە بە یەکێک لە یاریزانەکانی کۆریا بووە جێی سەرنجی هاندەران یاری ئەیان و پێشتر بووە گفتوگویە گوتیان پێشتر ئەکاونتی خۆیان لەوانەیە کەمترین ڕێژە خەڵک بینەری شتەکانی بێ بەڵام لەو یاریانەیە
ڕێژەکە وا زیادی کرد و خۆشی تەسەوری ئەوەی نەکرد لە خلالی چەند دقیق و لە فۆلۆورسەکان گەشتە 10 میلیۆن باڵێ ئەوەی ناکرد ینی ئەمانش هەمووی چرکەسات و خۆ سپۆنسەریشی نییە. تیکتۆک کاریگەری زیاتر نەکردو بەسەر پیجەکانە با تیکتۆک چەندە تیکتۆک ئێستا چۆنڵێها و تەهجومێکی خراپی لەسرە بۆ تیکتۆک جارێ ئێستا زۆربەی کات مناڵ بەدەسێتی خوات 18 ساڵە ینی تۆ پێشتری باس کراوە ینی ئەچێت دایک و باوکێ چنە میوانیەکانە بۆی مناڵەکەی ژیربات هەنە بێ موبایلەکەیات ئێستا ڕێک تیکتۆکەکەیاتێ تر تیکتۆکەکە ئەڕوا تۆشتی خراپە بینی شتی باشە بینی بۆ ئێستا تیکتۆک ینی بزا لە شەرقەوەسە حەزری لەسەر ینی ئەڵە داخرێ داناخرێ بێ بمێنێ یاخودە بێ فیلترات بکرێ بۆیە تیکتۆک زاڵ ئێستا بەسەر هەرێمیە ئێستا تەمان بابەتی ڕیلسیش هەر لە ڕێگەی تیکتۆکەوە دروست بوو ینی هەمان ئەفکارە بەڵام بە ستایلێکی تر بۆیە تیکتۆک ئێستا زۆرترین کاریگەری ینی ئەگە دیقەت بێ لە فەیسبووکی کاگەجار یا خەبەرێک بڵاو بێتەوە لە تیکتۆکە بە ڤیدۆکی تۆی بینی ینی سەریعتر بڵاو بێتەوە بۆشی کورد کردویت بۆشی کورد کردویتەوەوانێ بەڵێ باشە ئەو کەسانی کە پیجیان هەیە ئەڵێن ئەگەر هەر بۆ ماوەیەک لەسەر یەک نەریت بەردەوام بن لەسەر ئەوەی کە فۆتۆ یان ڤیددیۆدا بنێن هەر بە یەک شێوەیە بێ ئەڵێن دوای فترێک لە چالاکی ئەکەوێت ئەمە تا چەند ڕاستە ئایا تۆ بەردەوامی ڤیددیۆدانا یان فۆتۆدانا بەڵام هەر لە یەک قاڵب و لە یەک شێوە بوو بەڕاستی وا کات کە دوای فترێک ڤیوەرەکانت لەدەست بیت تا فترێک بەڵێ ئەبێت تۆ لە سوۆشیال میدیا پلانی ماگانت بگۆڕی لە سوۆشیال میدیا کۆمەڵێک بابەتێک کە تۆ توانی ئیشی لەسەیشی لەوانەیە گرافیک دیزاینی ئەو بابەتێک کە تۆ بۆ یەکەی دواتر تۆ مۆشنت هەیە مۆشن گرافیکت هەیە جا مۆشنە بە توودی بێ بە سریدی بێ بیکێ بۆی تەغەیراتێکە بێ لای خودی بەکارهێنرا ئەمە تۆزە زیاتر ڕوونی ئەکەیت گرافیک مۆشن ئەوەی کە تۆ بێ بە هەمان شێوە ینی ڤیدۆیەکی گرافیکی دروستەکەی باشە 15 چرکە بێ ینی هەمان ئایتمە کە تۆ بە دیزاین کردوتە تەفاسیل لەسەر نووسیوە ئەکرێت دواتر بە مۆشن گرافیکێ بیکێ بۆی تەغەیراتی جوڵەیەکی تیاابێت لەو ئایتمێک کە تۆ کردوتە وە دواتر ئەکرێت شۆرت ڤیدۆتە بێواتە کورتە ڤیدۆ دروست بکەم کورتە ڤیددیوان ئێستا هەندێکی شوێن هەیە کەسە ناسراوەکان هێنن بۆ نونە خواردنەوەیەکە یاخود هەر بابەتێکی ترە ئەڵێ ئەزێت نەبێت جەنابەت بەس دڕۆڵی ئەومان بۆ بینە خواردنەوەکە بخۆی تو ئێمە بەهەر بە موبایلەکە تەسویرەکە 15 چرکە و بڵاویەکات و سێرەکە زۆرترین تەسیری هەیە بۆیە بێت لە سوۆشیال میدیایە بزادوانی کە شەریکاتی گەورن یا خودداوانی بزنسێکیانەیە ئەبێ مانگانە بەلایەنکە و دوو مانگجانە تەغییراتی تیا بکەیت چونکە تۆ هەموو سوۆشیال میدیاکان ینی تۆ یەکمە لە بابی دیزاینای ینی ئەم شوێنانە گایلایندی هەیەواتە دەستوریشیەکە تۆم دەستورە بێ لەسەری بڕی لە ڕووی ڕەنەوەی لە ڕووی فۆنتەوەی لە ڕووی لۆگۆیە لە ڕووی تەفاسیلەوە بێم هەموو شوێنانە گایلایندی دێ بێسا بۆ نەندە شەریکاتێ ڕەنی سووری هەڵبژاردووە هەیە ڕەنی شینی هەڵبژاردووە هەیە ڕەنی سەوزی هەڵبژاردووە ئەم ڕەنە نابێ بگۆڕە بۆ کاتێک کە بەکارهێنران ئەگەر بێتە بەرچاویشەکە لایکیشی نەکا بەڕەنەکەی ئەزانێ فڵان شەریکەیە بەڕەنەکەی ئەزانێ فڵانشتە بەڵام ئەمە ئەکرێ دوو مانگ جارێک سێ مانگ جارێک بیگۆڕێ لە ڕووی ستایلەوە لە ڕووی دیزاینەکانە بۆی چی بەکارهێنەر هەست بکە ئەمانە بە بەرداوامی لەگەڵ خەڵکە بە بەرداوامی لە تازەگەریە بە بەرداوامی شتەکان تازەیە شەریکات ئێستا بۆ کۆکاکۆلا بیسی خۆپیویستیان بە ڕیکلام نییە وایوانێت لە زارجی ڕیکلامەکەن و لە زارجی منافەسی یەکترەکەن بۆیە بە دایمە تاواجودیان هەبێت باسێکی ئاسایش بکەیت لە ناو تۆڕە کۆمەڵایەتەکانە زۆر کەسێ ماندووە بێ بەدەست ئەو پەیجێ و یاخو ئەو ئەکاونتە تایبەتەی کە خۆی هەیەی بەڵام زۆر کات قەلەقێشی لا دروستە بێت لەوانەیە کەسانێک هەبێت دەستی بەسەرا بگرن یاخو ئەوەی کە من تایە هەوڵم ماوە نەتوانم جارێکی تر خاوەنی بم و یاخود کۆنتترۆلی لە دەست بم تا چەند لە لای خۆمان ئەمە کاری بۆ کراچکە لە وڵاتانی پێشکەوتوو زۆر کار لەسەر و بابەتاکە چکە ئێستا تۆڕە کۆمەڵایەتەکان بۆ تا جێگەی باسێکی زۆری هەموو خەڵک سوۆشیال میدیا تەمان کە تۆ ئەکاونتێکەکەی توانێت پرۆفایلی خۆ لە ڕێگەی ئەکاونتەکەەوە پیجەکەی توانێت فەیسبوک 5 ڕێگایە خۆ سوۆشیال میدیاکانی تر 4 دوو ڕێگای بۆ دانای کە تۆ سکیوریتی خۆت بەقەوتکەی سکیوریتیەکان ئەگە تۆ سکیوریتی خۆ بەقەوتکەی چێلەوانێت تو فاکتۆرە ڕقم تەلەفۆنی خۆت دانی باشە ئاتەنتیکیشن ئەپێکە لە ڕێگەی تۆ کۆنفێرمی کۆدەکەکەی باشە ریکۆڤەر کۆدا کۆمەڵێک ڕێگای ترە کە تۆ ئەتەوی سکیوریتی خۆت قایم بکە کە سکیوریتی خۆت قایم کرد ئەگە کەسێکیش محاولی ئەو بکات تۆ هار بکە بۆی دەست بەسەر پیجەکە تا بگرێ ئەکرێ ڕێگری لێ بکەیت لە پیجە ئێسا بۆ نونە جاری جاران بۆ ئەدمینمان هەبوو ئیدیتۆرمان هەبوواتە تۆ سەلاحەتی تۆ یعنی مدیری جێگری بەڕێوبەری بۆ نمونەکە شی بکەینە بۆ ناجا ئێستا ئۆنەرت هەیە واتابی بە خاوەنددارەتی پیجەکە ئەمەی کاکسەرکۆ کە باسیگە حاڵەتەکان یەجگار زۆرە ئێستا یعنی خەڵک هەیە بۆ نونە
پیجەکەی داناوە تەفعیلی زۆرە سێرەکی ئەکاونتەکەی هیچ سکوریتێکی لەسەر نییە کەسێک مەبەستی تر بۆ نمونە لە ڕێگەی کەسێکەوە بیکە هاکیەکە دەسەگرێ بە پیجەکە ناوی پیجەکە ئەگۆڕێت و یەت بە بزنسێکی تر دەست پێەکە دایان کەس وای لێ هاتووە هەیە دەستگیرا بەسەر پیجەکە هاکراوە پیجەکەی لە دەری وڵات بینیوێتەوەوانە پیان فرۆشێتەوە بۆ دەری وڵات یایەتی هیوا یەت مێرجیەکە ینی لەگە پیجێکی ترا مێرجیەکە یەت ناوەکەی گۆڕی ینی ئەمانە زۆرە نەک لای ئەمە لە هەموو عالەمە ئەم شتەواردە بۆیە ئەمە هیچ هەوڵێک ئایا ئەکرێ بدرێت بۆ گەڕانەوەی بەڵێ تەبان کە تۆ فیسبوک بۆ نمونەگە پیجێکم لابێ ئەم پیجی من دەستی بەسراگیرابێ هاکرابێ ئەکرێت لە ڕێگەی فیسبوکەوانێ تەبان تیمی سەپۆرتیان هەیە پەیوەندیان پێواکە ئەم پیجێت پێشتر لای منە داوای بەڵگەت لێەکە جایتە بەڵگەی کەسی بێ کۆمەڵە بەڵگەی و دۆکمنتی تردا ئەتوانی بیگەڕێنیتەوانێ بەڵێ ئاسانەوە باشە وەکو دوا پرسیاری من لە بەڕێزت بە بەردەوامی ئەوتر چالاک بە پۆست دابنێ ستۆری زۆر بکە بەڵام هەر بۆ نمونە و کەسانەی کە زۆر دیارن لاانێ نەکرێت هەموو ڕۆژێک ئەم پۆستێ دابنێت ستۆری لاانێ بەڵام پۆست لاانێ ئەو شتە هەر باشیش نەبێت زۆری تر ئەم جارەوە باڵێ سورپرایز نامێنێت ئەو پۆستانی کە دایانێ ئەبێ لە هەفتەیەکە چەند پۆست دابنرێت لە کەیا دابنرێت ئەمەمان ئەگەر بۆ باس بکەیت شوێن هەیە هەموو ڕۆژە پۆستدانێ شوێن هەیە ڕۆژی دوو پۆستدانێ شوێن هەیە ڕۆژی 4 پۆست 5 پۆستیش دانێ کەس هەیە هەموو ڕۆژە پۆستی هەیە بەیانی هەڵەسێ نانەخوا ئەو من هەڵەستم نانەخۆم ستۆری خۆیەکە نیۆڕۆیکە شەوێکە ئێوارێکە شەوش کاچێتە جێگاکەوە ستۆری خۆیەکە بەردەوام خەریکی خۆی بەردەوام خەریکی خۆیتی بوو ئەمە داهاتی پێپایەکە باشە بەڵام ئەوەی کە کەسێکی پەبلیک فیگەر بێ و ناسرااو بێ ئەگەر ئێوێ بێتە سوۆشال میدیا ئەوە نییە بڵێ خۆم بە دوورە گرم و من هەفتەی پۆستێکەکەم نە ئەگە قەرار بێ بێتە سوۆشال میدیاوانێگە کەسێکی ناسرااو بێ ئەکرە ڕۆژی ستۆریەکە دەبێت پۆست گرنگ نییە با پۆستەکە هەفتەی یەک جار هەوبێ دوو جار هەوبێ کێشە لەوە نییە بەڵام ستۆری بێ بە بەرداوامی هەوبێ بۆی پیجەکە چکە فیسبوک تۆ لە دوجار مراقبەی تۆکە ئەمە تۆ پیجەکە دانە تا چەنە چالاکی ئەو ناو بازرگانی یاخود ئەو مهنەی کە بە خۆت ناو من کەسێکی ئەدیبم فەنانم تا چەنە فعالێتت هەیە ینی ئەمانە ئەبێ ئیشی لەسەرکە ینی کەسێکە گەر بیەوێ دەرکێ و ناسراوێ ئەبێ هەموو ڕۆژە ستۆری هەبێ بەڵام هەفتەی پۆستێک تا دوو پۆست باشترێکە بەڵام ێ بزانیت لە کاتەکەشی چی عادەتەن ئێستا لەم فەسڵایە لە 2 ساعت حوتی شۆوانێ تا نوۆی شۆ باشترین کاتە بەیانیانش لە دەون و لێستایە تقریبا تا 11 کاتێکی گونجاوە ئەو دوو کاتە لە ئێستا چکە بەپێی فەسڵ ئەگۆڕێت کە بتۆ بێ حسابی ئەو لۆکیشنی خۆت کە خەڵک ساعات چەنە دەرەچێ و ساعات چەند ئاگەڕێتەوە ماڵەوە ساعات چەنە نانەخوات ساعات چەنە کاتی ئەوەیە چێتە سەر موبایل ئەمە دوان ناخوادێت ئێتی شەوان هەموویەگە لە میوانیش بێ ئێستا موبایلەکە هەر بەدەستەوەیە دەستی خۆش دەستەکانە خۆش